جا بڵاوکردنەوەی سەلام لە نێوانی خەڵکیە کلیلی دەرگای دڵەکانە برا بەڕێزەکانم بەڕاستی ئەگەر بتەوێت دڵی خەڵک بکەیتەوە بۆ خۆت ئەگەر بتەوێت مەحەبەت و خۆشەویستی خۆت بخەیتە نێوانی خەڵکیەوە بەڕاستی ئەو کلیلە بەکاربێنە دڵی خەڵکیت بۆ ئەکرێتەوە لە ڕاستیە. و هەفتەی پێشوش باسی ئەومان کرد کە زەردەخەنە بەدەمی خەڵکیەوە لەگەڵ سەلامەکەیە کاتێکێ سەلامت لێ ئەکا کاتێ بزگەیەکە خەیتە سەر لێوت کاتێ سەلام لێ یەکێکەکەیت و لەگەڵ بزگەیەکە کە ئەیخەیتە سەر لێوت لە ڕاستیە دڵان ئەکرێتەوە بۆت و مەحەبەت و خۆشەویستی خۆت ئەخەیتە دڵی خەڵکیەوە و ڕێگاکان تیش بۆ ئاسان ئەبێ. زۆر جار ئەو سەلامە و ئەو بزگەیە دەیەها کۆسب لەسەر ڕێگات لە ئەدا دەیەها کێشە لەسەر ڕێگات لە ئادا وەکو ئێمە بە چاوی خۆمان بینیمانە و بە تەجروبەی ژیانیش هەستمان پێ کردووە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء